ڕۆژانە دەنگۆی پێشکەشکردنی ناوی جۆرا و جۆر بۆ پارێزگاری کەرکووک لەلایەن یەکێتیەوە و ڕەتکردنەوەیان لەلایەن پارتیەوە بڵاو دەبێتەوە. بەڵام یەکێتی ڕەتی دەکاتەوە جگە لە ڕزگارالی ناوی هیچ کەسێکی تریان بۆ پارتی پێشنیار کردبێت تا ببێت بە پارێزگاری کەرکووک. هەڵبژاردن بۆ ئەنجومەنی پارێزگار نەکراوە. ئەم حاڵەتانی کە ئێستا ڕۆدا لە کەرکووک پارتی هەمووی مراوغێ لەسەر کەرکووکی کات تا ئەم دەقەیە پارتی ئەبێ هێچێتی نیشتیمانی بە زۆر ڕای بچێشێ لە کەرکووکە ئەم بابەتەی لەگەڵا باز بکە. بۆیە من ئەم بابەتە هیچ بە بابەتێکی زۆر مهمی نازانم مەگەر پارتی مەبەستی گەڕانەوەی کەرکووکە بۆ سەر کوردستان و مەبەستی ئەوەیە کەرکووک وەزعەکەی چارەسەر بکرێ ئەو مەتالیبانەی کە ئەوڵێ کاتێ جێژ لێرە دەربکرێ و وەزعی ئێرە ئاهۆن کرێتەوە ئێرە تەطبیع بکرێتەوە کاتە پێویستمان بە پارتیە. ئێمە ئێستا پێویستمان بۆیە کوردنی و ماڵی یەک بێ بۆی قوتێک پیا بکەین. بۆیە من پێم وایە ئەمانە گشتی خۆڵ خەڵەتاندنە ئەوەی کە کراوە کاتی خۆی پێش 8 مانگ مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک ڕزگار عەلی وەکو کاندیدی یەکێتی بۆ پۆستی پارێزگاری کەرکووک پێشنیار کرد. لە دوایەوە کەس پێشنیار نەکراوە. پارتی ئەمانەی کە داواکاری لە سەرکاو یاخود ئەمانەی لە تۆڕە کۆمەڵایەتەکان و فەیسبوک قسەی لەسەرەکەن هەموو گەوجاندنی خەڵکە و خەڵەتاندنی خەڵکە ئەژینا هیچ پێویست بەمە ناکەوت. زیاتر لە ساڵێکە لە دانانی کەسێکی کورد و یەکێتی پارتی دەستی بە یەکێتی دەکات و ڕەتی دەکاتەوە. بەوتەی بەرپرسانی و حەزبە ئەوەی دەستی لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر هەبوو بێ نابێت پارێزگاری کەرکووک بێت. یەکێتیش سوورە لە سەرەوەی ڕزگارالی ئەندامی مەکتەبی سیاسی حەزبەکەی بکات بە پارێزگاری شارەکە. بەرپرسێکی کۆمەڵی ئیسلامی دەڵێت ئەگەر پارتی و یەکێتی کوردێکیان بۆ پۆستی پارێزگار دیاری بکردایە دۆخی شارەکە بەم جۆرەی ئێستانە دەبوو. ئەو کاندیدانی کە تەڕح دەکرێن بەڕاستی لای خەڵک بێتاقەت بوون کە ئەوەندە ناو باز دەکرێت کە فڵان دەبێتە پارێزگار. لە سەرەتای ئەو وەزعانی کە لە کەرکووک دروست بوون ئەگەر ئەنجومەنی پارێزگا بەهاتە کۆ بناتەوە پارێزگارێکیاندا بنایە ئێستا ئەوها نابوو بە گرێشوەر و لە بینی لایەنە سیاسیەکان بە تایبەتی پارتی و کێتی کە ئەوها خەڵکی چاوەڕوان بن پارێزگارێکی کورد بۆ شاری کەرکووکدا بنرێ و کێشانە چارەسەر بکرێت. وەڵاهی دیارە زیانەکانی هەمومان دەزانین کە ئەوەی کە ئێستا دەگوزارێت لە شاری کەرکووک دژی بەرژەوەندەکانی ئەو میلەتەیە کە لەم شارەیە دەگوزارێ و بە ئاشکرا زوڵم و ستەم دەکرێت بە ئاشکرا کۆمەڵە شتێک دەکرێت کە پێچوانی برایەتی و ئەو ئاڵایە کە لە کەرکووکە هەڵکراوە ئاڵای برایەتی ئاڵای بەیەکەوە ژیان ئێستا ئەو ئاڵایە بەڕاستی داگیراوە و خەڵکی هەز بە بێمتمانەی دەکات. بۆیە هێنانی پارێزگارێکی کورد بێ و کەرکووکی بێ پێم وایە چارەسەری زۆر کێشەکان دەکات. هەرچەندە هاوڵاتیانی کوردی دانیشتووی کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم لە دۆخێکی خراپ و نائاسایی ژیان دەگوزەرێنن، بەڵام پارتی و یەکێتی ناتوانن لە پێناو بەرژەوەندی کوردی کەرکووک دەست لە بەرژەوەندی حزبیەکانی خۆیان هەڵبگرن و دۆخەکە ئاسایی بکەنەوە و لەسەر کاندیدێکی کورد بۆ پارێزگاری کەرکووک ڕێک بکەون. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.